ئەگەر دەتەوێت دووربی لە شەڕ و زەرر و زیانی مرۆڤی حەسوود، مرۆڤی چاوپیس، ئەوانەی کە ڕقیان لێتە، ئەگەر دەتەوێت خوای گەورە بتپارێزێ، ئەوە سوورەتی فەلەق و ناس لەبیر مەکە. بەردەوام قل ئەعوذ برب الفەلق، قل ئەعوذ برب الناس بخوێنە، لەبیریان مەکە. چونکە لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم سوورەتی ئیخلاص قل هو الله أحد لەگەڵ فەلەق و ناس، ئەم سێ سوورەتە کە کەم کەسەی لەبەری نەبێ، الحەمدولله هەمووان لەبەرمانە. خوێندنی ئەم سێ سوورەتە قل هو الله أحد و فەلەق و ناس بەیانیان و ئێواران سێ جار بیخوێنە، بەیانیان سێ جار بیخوێنە، سێ جار قل هو الله أحد، سێ جار فەلەق، سێ جار ناس، ئێوارانیش بە هەمان شێوە سێ جار بیخوێنە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم تەکفیکە من كل شيء، کیفایەت و بەسە بۆتەوە بۆ هەموو شتێک، بۆ دووربوون لە هەموو دەرد و بەڵاو حەسوود و چاوپیسێک. دوای نوێژی بانی سێ جار فەلەق بخوێنە، سێ جار ناس، سێ جار قل الله أحد. ئێوارانیش دوای نوێژی عەسر پێش خۆراوە بوون یەکی سێ جار بیخوێنە کە دەکاتە 9 جار. بە ئیزنی خوا خوای گەورە لە هەموو دەرد و بەڵایەک دەتپارێزێ، کەواتە ئینشاڵڵا لە بیریان مەکە. ئەگە دەتەوێت لە شەڕی حەسوود و چاوپیس دووربی، ئەمە بەکاربێنە. خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم بەم شێوەیە ئێمەی فێر کردووە کە ئەگەر دەمانەوێت لە هەموو شتێک پارێزراو بین، بە ئەم سێ سوورەتە پیرۆزە بخوێنین، کیفایەتمانە، بەسمانە بۆ هەموو شتێک ئینشاڵڵا.